کێشەی کارەبا جەناب پرسیارت کرد هیچێکە لە کێشەکانی کە ئەم ساڵ بەڕای من قورستر ئەبێ لە ساڵانی پێشووتر 2 ساڵە لە 2013 بودجەیەکی 5 میلیارد دیناری تەرخان کراوە بۆ پارێزگای سلێمانی بەڵام هەتاکو ئێستا نەدراوە بۆ تەرمیمکردنی شەبکاتی کارەبا بەم شێوازەی ئاوها بڕوا کارێکی خراپە بێ و بەبێ دعمی شەبکات و سیانە و محەویلە و مۆلیدات بڕی کارەبا لە کەم دەبێتەوە نەک تەنها لە پارێزگای سلێمانی بەڵکو لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان سوتەمەنی لە سەرڕای ئەوەی کە قەیرانمان هەیە بەوەی کە حکوومەت ناتوانێت دابینیکا بەڵام بەهۆی سەردانەکەی بەغداوە بڕێکی باش لە نەوت ڕووی کردە سلێمانی و دەتوانین ناتوانم بڵێم تەواو لێستەوە بڵێم بەم هاوشێوەی پار بێت بەڵام دەتوانم بڵێم ئەگەر ئەوە نەبوایە تووشی قەیرانی گەورە بووین لە سوتەمەنیە کارەبایەکێکە لەو کێشانەی کە حکوومەت زۆر بەپەلە پێویستە دەستی باتێن نەک تەنها لەسەر ئاستی وەزارەت نەک تەنها لەسەر ئاستی پارێزگاکان.